کاکە پارتی بە ئێوە نۆشکێ چە لە ناو هەرێم. هەموو جارێک کە بەرەو هەڵبژاردن دەچین دیسا پلانگێڕیش سەر لە نوێ دەست پێ دەکاتەوە لە دژی پارتی. نصیحەتی من بۆ ئەوانە ئەمەیە بە خۆیان دەوچنەوە. جارێک دوو جار ئینسان سێ جارە بی عیبرەت وەربگری. کاکە پارتی بە ئێوە نۆشکێ چە لە ناو هەرێم. چه بە هاوپەیمانی مەجموعەیەک لە بەغدا لە هەرێم یا لە هەر شوێنێک بیر لەوە بکەنەوە بە هاوپەیمانی خوتان هەرێم دەشکێنن وەڵڵاهی هەرێم بە ئێوە نۆشکێ و پەشیمانیش دەبن. پارتی بە ئێوە نۆشکێ. پارتی زۆر زۆر گەورەترە لەوەی بە هاوپەیمانی ئەم و ئەویتر بشکێت.